بۆت بە بلوێری دوشمن هەڵپەڕین زۆر تەواوە زۆر جوانە خەڵقی خەریکی ڕاوە دینارن لە دایک و باوکی خۆیان بێزارن لادیان چۆڵکری ئەسە لە سارن دوژمنی بەرز و پایدارن حەڵاڵخۆرەکان زۆری قەژارن ماچاوی چەتەش خاوەن تەلارن ئەو وەختە واڵێ کاکە وەستا گیان ئەمە ئەکاتە 80 ساڵ لەمەوە پێش بەخوا ئەو وەختە واڵێ 80 ساڵ لەمەوە پێش 80 ساڵ لەمەوە پێش باسی ئەم ژیانەی ئیستای ئێمەی کردووە خۆ من حەدەم چێ قسەی وا بکەم کاکە ئەو نازانم قسەی وا بکەم وەستا گیان تۆ پێویست نییە قسەی وا بکەی لەبەرەوەی باپیرمان کردوێتی بەڵێ ئەڵێ بە تەمای هاوسێ بێ چه زەمێنی گە چاو لە دەست بیخەر هەو خەوە بینی دەست پاکەیتەوە لە پێ ئەکەوی کە لە پێ کەوتی ئەکەوێ نەوی تەواوە تەواوە چی لە دڵتایە کاکە حەمە زمانت وا بێ هەوڵی ئەوەت بێ قسەت ڕەوا بێ زۆر جوانە کە من هەڵم کردمەی کە بەشایی تۆ شەڵاکەی ئێسە دوایی تەواوە جەوری ستەمکار ئاهی لە دوایە بەدکار هەمیشە کاری لە دوایە و خۆشیتانی تر وەڵایی وەستا گیان بەڕاستی دڵ و دەروون ئاوار کردین یاخوا ماڵەکە و ئاوەدان و سێبەر و سایە بێ دەیخوا و دوو بەشێ لە تۆ نەسێنە و ساڵح بن ئینشەڵڵا الله ئامین لەگەڵ بەچکەی ئەجمەعینە با قوربانت حافیزی بێ خوا ئەوڕشتەکە و ماچەکەم سەرسەرم حافیزی بێ خوا ئازیزان ئاگایرن پیرەمێرد 80 ساڵ لەمەوە پێش ئەم ڕۆژەی بینیوە بە چاو ئەم ڕۆژەی کە ئیزەتیایی حەڵال خۆرەکان زوربەی قەرزارن حرام خۆرەکان خاوەن تەلارن بزانە پارە و ماڵی دنیا ملی چەند کەسی شکان پارە و ماڵی دنیا خۆشی لە چەند ماڵ برد پارە و ماڵی دنیا چەند کەسی نەخۆش خست چەند کەسی لە یەک کرد چەند ڕەحم و بەزەی و وجدان و ئەوانەی برد پارە هاتوو هەموو شتێکی خۆشی لەگەڵ خۆیان برد باوکی شکار لە گەرمیانە ئەزیزەکەەوە ئەچینە لای خزمەتی باوکی شکار بەو هیوایەین بەرنامەیەکی گەرم و گۆڕ ئێستا چۆن دایکی هەرزاڵ بە شلەی پەتاتۆ بە تاسکەبابی و بە پڵاو و قوریەوە باوکی شکار سڵاوی خۆی گەورە لە کاکە حەمەی گوڵ باوکی شکار سڵاوی خوای گەورە لە تۆ و تەواوی بیسەرانی ڕادیۆی گەڕیان و بەرنامەکەمان بێ و ئیشەڵا فەرەحی بکەوێتە ناومانەوە سڵاوی خۆی گەورە لەو مۆنتێرە زمان شیرینە بەڕێزەیش ئەوە کاکە جەزای سازە پیاوێکی ناسراوی شاری سلێمانی و هونەرمەندێکی ئازیزمانە بەڕاستی سازە ڕەحمەتی خوا لەوە ناویناوە بەڕاستی کەسێکی بەڕێزە کەسێکی بەعەدەبە کەسێکە من زۆر دڵخۆشم و تاکە مۆنتێریشە من ئاوا کە گەم لە دەنگە بێ لە هەشتاکان و پەیوەندم بە ڕادیۆکانەوە هەتاکو ئەمڕۆ تاکە مۆنتێرە ئابوشێ و لە شیرینێ کە گەم لە دەنگە بێ خوا نمونەی زۆرکە جا باوکی شکارکیان ئیشی ئێمە و کاکزای ساز و جەنابت و وەستا ئیسماعیل و دایکی هەرزاڵ و باقیات ئیشمان ئەوەیە ڕێز بژێڕینەوە بۆ ناو یەکتری یا ڕەبی ڕێزدار بن قوربان جۆلەوە پەندەکانی وەستا ئیسماعیل بوو ئەویانە پیرەمێرد وەڵاهی باشلی تێ ناگەیشتم بەڵام جاری تر بە پەیوەندی لە خزمەتیا بووم بەڵێ بۆی خوێندمەوە ئەگا لێ باوکی شکار 80 ساڵ لەمەوە پێش ئەو پیرەمێردە ڕیش سپیە و توێتی ئەمڕۆ ئەبینن ئەرە وەڵا ئەوە باشە ماوە کاکە حەمە پێش 700 ساڵ خواجە حافظی شیرازی و فەرموویەتی لە چەرخی فەلەک گۆڕان دەبینم دنیا پڕ جەنگ و شێوان دەبینم کچان دژ دایکیان تووڕە و ناکۆکن ساردی باب لە ڕووی کوڕان دەبینم ئای باوکە گیان ئەمە حافزی شیرازی و توێتی بەڵێ لە ساڵی 1970 میلادیە 700 ئەوەنە ساڵ لەمەوە پێش بەڵێ جا منیش بە شتابەتێکی کوردەواری ئەمڕۆ لە خزمەتانە بم ئینشاڵڵا وەرگرن بەڵێ ئەڵێ دیاری دەست شوێن هەڵە کۆکە هەر هەڵە کۆکە بڵێ وایە ئەڵێ دوکانێکی کوردەواری ئەمە ڕۆیشت بە دوکانێک سێرەکەم ئەم شتانەی چابوو لەنەوەکان زۆر بەلامەوە عەجیب بوو نووسیم بڕۆ دوکانی مامۆستا داود تەماشا بکە بە هەردوو چاود هەرچی لەلایە هی ئاساریە گشتەکانی کوردەواریە ئەگەر ئەفرچیچین ئەم شتانە چێپا و ئەرخورد و مەشکە و هەسانە داس و تەوڕاس و تەور و تەشوێیە شەکرشکیان و تەشویشی لێیە کەوچکی دارین زەنگی ملی مەڕ تەڵەی ڕاوکردن لە بۆ ڕێوی گەڕ بۆ ئەو کەسەی مشک ناهێڵێ بخەوێ تەڵەی مشکیشیاندا دەست ئەکەوێ دێڵ و کلکەدێڵ ئەسفەرە و قوڵنگە بۆ کوردەواری هەمووی گرنگە لەلایەن هەیە بێژنگ بۆ باراش بەڵام نازانم خراپە یان باش لەلایەن هەیە دۆژنکەی بەفەڕ ئەورێنک لە بۆ بڕینەوەی مەڕ لە هەبە چەشنە لایەنە گۆچان بۆ خاوەن مەڕووشانی مەڕەکان
مەرهات بەلادا و بوون تووشی عەذاب لایەنە چەقۆ و شیش گۆشت و کەباب ئەمانەیش هەیە لە بۆ مایندار ناڵ و سەرکەلە و پاوەن و بزمار کەڵکیتیش هەیە لە بۆ تەونکردن گوریس و بەن و چەڵەم و سوژن یەخوا هەمیشە بژین بە خۆشی شادەی دارینی دوودەم و تەشی ئەوەتان بیری لەما کردەوە یەخوا نەناڵێ بەدەم دەردەوە دەرگای ڕۆزیتان هەر ئاوەڵا دێ هەمیشە سەرتان بەرز وەک ئاڵا دێ کوردەواریتان زیندوو کردەوە شارا بووەوە لە پشت پەردەوە بە تەقلیدی ڕوود بە سەماکردن هەمووان لە بیریان چوو بوو کە کوردن بە قژدفکردن بە نیگرە و بەنێش بەرەو جەهەنم بوون کەمەندکێش کە قسەش ئەەکەی ئەڵێن جا چییە مەگەر نازانی دیموکراتیە یا ئەڵێن مەیکە هەراو بانگە بانگ تۆ نووسێ خەڵکی گەیشتە سەر مانگ یا ئەڵێن بەسە ئەم زۆر وتنە بۆ قسە ئەڵێ بەم پێشکەوتنە ئەگەر پێشکەوتن بەرەڵاییە هەمیشە شیوە نەجێی شاییە ئەگەر پێشکەوتن ئابرووبردنە دەک پیرۆستان لێ ئەم پێشکەوتنە ئەگەر بەڕووتی بۆ سەرمانگەچین من داواکارم لەخوا قەت نەچین یاری بە چارە نووسان گەر ناکرێ جلوبەرگ ڕێگای پێشکەوتن ناگرێ ئەگەر ڕاستەکەن شێرکەوتوی چاکەن قەڵانێکی دار بۆ دروست ناکەن. جوانە جوانە زۆر جوانە باوکی شکار ئێمە بەداخەوە ئێمە هەموو شتێ بە هەڵەتی یەگەین هەتا بۆشمان ڕاستە بێتەوە زەرێکی زۆرەکەین دڵنیای وایە بە دڵنیای وایە من نازانم مامۆسایەکی بەڕێز شەکریشە خۆی ئەی فەرموو ئەی خەڵکەکە ئەوە بۆ پێتان ناخۆشە دکتۆری بڵێ کاکی ئێشەکە ئالەوێتان هەیە ڕاستە ڕاستە باوکی شکار ئێمە بەڕاستی جەنابە باسی پێشکەوتن و ئەوانەت کرد پێشکەوتن و ئازادی و دیموکراسی و ئەمانە یعنی بەڕاستی کۆمەڵێت چەمکن زۆر دوورن لەوانەی کە خەڵکێک بەو ناوە ئیشی تیاکەن چەمکەکە خۆی زۆر دوورەوە زۆر جوانە زۆر جوانە کاتێک پێشکەوتی ئەو پیاوە بەڕێزە پێشکەوتووە ئەوەنە بە جوان زمانێکی شیرین بە لەفزێکی جوان پێشوازیەکە باوەڕ بفەر بوو من پێم خۆشە ئێوارە و شەو و بەیانیش هەم بەرنامە هەبێ من پەیوەندی بکەمەوە بەڵام ئەگەر ڕووی ترش بێ باوەڕ بکە ئەمە کۆتا جار بەبێ باوکی شکار گەورەترین پێشکەوتن ئەبێ ڕێزی لە پشتەوە بێ زۆر جوانە گەورەترین پێشکەوتن ئەبێ ڕێزی لە پشتەوە بێ مەسەلا بۆ نمونە با من عەرزی جەناب بکەم ئەگەر تەنکە دکتۆرا بێنێ ئەبێ بەڕێزەوە بێتە بەردەمم جوانە ئەجینا دکتۆراکەین بە پول لێ ناوێت زۆر جوانە زۆر خۆی گەورە ئینشاءڵڵا دکتۆراش بێنێ و ڕێزداریشی کە ئەنجا ڕێزیش جەنابەت معلومە لای جەنابەت ڕێز لای تەنکە ئەبێت چی بێ و ئەبێت چۆن بێ دیارە بڵێ سواد بخوا لەبەرەوە هەنێشتی لابەلا ئەکرێ ئەمە باوەڕ دەبێت تەنها پارەی حەلاش و بەلاش ئەم شتانە دروست دەکات ئەجینا کەسێک بە ڕەنجەشان بە عەرەقی ناوچەوان بژێوی ئێوارەی ماڵ و مناڵی پەیاکە تووشی ئەو شتانە نابێت بە دڵنیاییەوە زۆر جوانە ئینشەڵا ڕێز و حرمەت بگەڕێتەوە و گەورە بچووکی بۆ هەموو لایەک و لەو پەڕی پێشکەوتنە ئەبین ئەو کاتە بە فەزڵی خوا ئێوە خاوەنێ ڕێزن بە هەریشەی لە هەر کرد دەمتان دڕێوە ڕێزەبارێ بەڵێ هەروە بێ باوکی شکار جەنابە کاتی بۆ ماڵی ئێمە گەورەترین پێشکەوتن لە ماڵی ئێمە ئەوەیە جەناب بچیتە سەری سەرەوە ئێمەش لە خوارەوە خزمەت دەکەین باوەڕ بفەرموو کە من چوومە خوارەوەیش ڕێزەکە بەوەیش نییە باوەڕ بفەرموو کاتێک تەنها دەرگای حەوشەکە کرایەوە ئەزانی ڕێزی تایەتیای نییە باوکی شکارجیان تۆ لای تۆ ئاساییە بچتە خوارەوە بەس من لە کەیارە بم کە من ئەوەم کرد ئەوەم قبول کرد 4 ڕۆژی تر کە تەنکە میوانی هاو لاسایی من نەکاتەوە بەڵێ لاسایی من نەکاتەوە لەبەرەوە ڕێز تەسبیتە یعنی نابێ بڵێم وەڵا من ئێمە ماڵی ئێوە قەیچێکە لەکوێ دانیشم بەڵام واجبی کوڕەکەتە ئاوی فێنکم بۆ بێنێ بە خێراتنم بکە یعنی ئەمە ئیتر ئالێەوە اینجا دەمەتەقەی دروست دەبێ کە دەمەتەقەی دروست بوو حەزەکەی باسی پێشکەوتنەکەین باسی ئازادیەکەین باسی دیموکراتیەکەین باسی هەموو شتێکەکەین ڕێزیش بەڵێ بێ ڕێزی لەدەر نەچێت کە ڕێز کە لەکەی بەرکە و ئیتر چاوەڕێی هەموو شتێکی خراپە بێ بکەی لی باوکی شکار زۆر مەمنون منیش سپاسانەکەم و دەستان خۆش بێ و بە ئومێدی دیدار بە ئومێدی دیداری ئینشەڵڵا یاخوا بەخێر بێی سەر چاوەکانم سەر ڕۆحم پەیوەندێکی ترمان لەگەڵا بە ئاویش مەحتەل نەکەین
دوجار یەمەوە خزمەتتان و بابەتەکە تەواوەکەین بابەتەکەشمان بابەتی بە هەمیشە لێبوردەبین لەگەڵ یەکتریا بە هەمیشە چاو بخلافێنین لە هەنێشتی بچووک هەنێشتی وردی دنیایی ئەوە نایێنێ ئەوە نە گێرە و کێشەی بۆ بکەینەوە نە ئەحمە و مەحمی لەگەڵا بکەین بە تایبەت لە ئیستایە لە وەرزێکی زۆر گەرمین هەر هەمومان گەرماکە بە زۆر یاکەم هیلاشی کردوین بە ئاگایری قسە بین ئاگایری مناقەشە بین بە ئاگامان لە باسکردنی مۆزوع بێ بە ئاگامان لە تموتیژی بێ دوورکەوینەوە لێی چونکە خۆتان نەزانن وەرزی گەرما ئینسان تۆزێک هیلاگەکە ڕۆژ درێژە ڕۆژ گەرمە بە تایبەت بۆ ئەو کاسبانە بۆ سایق تەکسەکان بۆ سایق باسەکان کە ئەمانە زۆر هیلاگە بن بۆ ئەهلی کەسەبە و بازار کە ئەمانە بەڕاستی لە نەتیجەی کەسابەتەکەیانە هیلاگە بن زۆر با لایەنی بەرامبەر تۆزێ لێبوردەتر بێ چکە کاتێک ئەو لە بەیانی و تا ئێوارە لە دوکانە لە بازارە لە شوفێریە ڕەنگە ئەوی تر تۆزێ لەبەر فێنشیا بێ لەبەرەوە با یارمەتی یەکتر بین یعنی قسەکە ئەمەیە با یارمەتی یەکتر بین ئیسا من لەم بەرنامەیە کە تەواو بم بە بۆنەی ئەوەی کە بەرنامەکەم سەعاتێکە و قسەی تیا ئەەکەم و پەیوەندی وەرەگرم و مناقەشە ئەەکەین لەوانەیە کە بەرنامەکە تەواو ئەبێت تۆزێ هیلاک بم هەتا ئیستراحەتێکەکەم یا تا تۆزێ ئاوی فێنک ئەخۆمەوە قەیشەکە با خێزانەکەم تۆزێ خاترم بگرێ با بچینە لای پەیوەندی تەلەفۆنیە و کاکە مەجی زیرەک ئەچینە لای کەلاری خۆشەویست سڵاوتان لێبێ کاکە مەجی گیان سڵاو لە کاکە حەمەتاوی لە بنشیرین کاکە مەجی زیرە گیان سەر و سەر چاو و سەر ڕۆحمان سڵاو لە مامەجەزای خەمخۆری هەمووان بەڵێ هەروایە مامەجەزا خەمخۆری هەمووانە خی گەورە نمونیان زیاکە ئیشەڵڵا بەڕاستی ڕادیۆ شەنجیرانەکەمان ڕادیۆ جوانەکەمان جێگە متمانە و ڕەزامەندی و خۆشحاڵی هەموو لایەکمانە لەخوا بە زیابێ ئێمە شەر ئەوەمانەوێ کاکە مەجیجیان کە جۆگران و بیسەران لێمان ڕازی بێ تاکە ڕادیۆکە ئەمڕوێنە بۆ خەمڕە بۆ لابردنی خەمەکانمان تۆجێک فەرەحی و خۆشی ئەبەخشێ بە دڵی هەموو ماڵەکانمان ئێمەش هەر نیەتەکەمان هەر ئەوەیە یەک تۆز فەرەحی و دڵخۆشی و بزە بخاتە نێو ماڵەکانەوە ئێمەش هەر ئەوەمانەوێ بەڕاستی مامە حەمەتاڵ بەزمی کوردەواری و گەڕانەوە بۆ نەریتی باب و باپیرانمان شێکی جوانە و لە بیری نەکەین کاکە مەجی ئەبێ ئێمە لە یەک قسەیە کۆچین باوەڕاکەم کەس ئینکاری بکە لەگەڵمانە ئێمە هیچمان لە باو باپیرمان عاقڵتر نین کاگە گیان ئێمە لە وتمان سەردەمی ئەولەمە و سەردەمیشی تازاوە هەمومان بە چاوی خۆمانمان بینیمان بەر هەمووشی کەوتین کاک مەجی بەرمان کەوتە ئەنجا ئەوروپاش بوو ئەوروپاشمان بینی ئەویشمان بینی هەمومان بە چاوی خۆمان بینی وتمان دەوڵەتی کوردیشمان بینی ئەوە حکومڕانی کوردیشمان بینی باشە ئەنجا بووین بە خاوەنی خانی خۆشمان و سیارەی خۆشمان ئەوە هەموو خەڵک وەزڕی باشە و جلی جوان و کەلپەلی جوان و خواردنی پاک و هەر ناشکریشە ئەنجا قسەکە ئەمەیە کاک مەجی کە تۆ خانی خۆتە و سیاری خۆتە و دۆنمی خۆتە و مەزرعی خۆتە و تەلاری خۆتە ئەی بۆ خۆت و ماڵ و مناڵەکە دڵتان خۆش نییە نازان بۆ خەڵکە بۆ ئەوەنە یعنی قانع نییە قەناعەتیان بە بەشیان نەماوە دەکەوا بوو عەرە بەڵێ القەناعە کەنز لا یوفنى بەڵێ کەوا بوو قەناعەت گەورەترین سەروەتە بۆ ئێمە جوانە شاعری خۆمانی جوانە لێڵێ لە عزەتی نەفسم گەرە لە عزەتی نەفسم سەرم شوڕ ناکەم بۆ هیچ کەسێ گیانە سەربەرزیمەوە کە ناهێڵێت گیانە سەربەرزیمە کە ناهێڵێت دەمەم بەرم بۆی دەستێ گیان جوانە زۆر جوانە من لە ڕێز و خۆشەویستی زیاتر بۆ تۆ و کاکە جەزا و کاکە بڕوان و کاکە ڕێباز و تەواوی سابە جوانەکەی ڕادیۆی گەڕیان ئەو ڕادیۆی کە فەرەحبەخشە بە دڵی هەمووان هەموومان ڕازین و ڕادیۆ دەستان خۆش و سەرکەوتوو بن کاکە مەجیژیان با ئەو قسەیە دووپات کەینەوە لە ڕێی جەنابتەوە با لە سای عیزەتی نەفسەوە سەر شۆڕ نەکەین بۆ هیچ کەسێ با عیزەتی نەفسمان بەرز ڕاگرین من ئەڵێم خەڵچینە تەماتەی سوورەوەکراو بخۆن و واز لە پڵاو و گۆشتی عیزەتی نەفس بێنن پڵاو و گۆشتێ مەخۆن کە عیزەتی نەفستان لە کەیارکە بەڵێ جوانە کاکە مەجیجیان چاوی کەلار ماچەکەم گەرمیان ماچەکەم ڕۆحی منی
خۆشەویستیمان و فەرمون دووبارە کاکە حەمەتاوی عزیزی هەمومان سەرسرم کاکە مەجیدجان دەستان خۆشە بۆ بەرنامە خەنجیران و جوانە مەرحەبایی ئێوە بە هەموو دنیا ناگۆڕمەوە عزیزی ئەمن هەموو کاتێ عزیزی ئەمن هەموو کاتێک کاتی خۆش سەرسرم خۆشتر بۆ جەنابە کاک مەجیدجان واتان لەگەڵ واتان خوا بەڵێ عزیزان و خۆشەویستان ئەو کاکە گیان ئەبێ بچینەوە بۆ تاسڵوجە بزانین مەسلەی ئەم مناڵی عەرەب و چلورە و مەسلەی سەر و پێپاکردنەکە و چکە چوار ڕۆژتر پاییز هەمومان ئیشمان تەیەکەوێ بزانین ئەمە تاقمی بە چەند پاکەن چۆن پاکیەکەن مەسەلا بۆ نموناگەر چوار قاچی جۆرەکە بەری ئەو چیلیەکەن کاکە محەممەد ئەڵێ وەک بزانیت بەشی چواری گەردەلو لە بەرهەم دەهێنرێ لە ڕاستیا کاک محەممەد تا ئێستا هیچ هەواڵێک لەو بارەیەوە نییە کاکە هاوکار ئەڵێ سڵاو لێوێ سڵاو لە جەنابتان لێوان کۆی شاعیرە هەزناسکەکەی کۆیە کۆیەی کۆیایەتی کۆیەی مەلای گەورە و دڵدار بوو حاجی قار ئەڵێ مامە گیان هەنجیری پشدەر و ماساوی پڕ لە سۆڵم خوار بێتۆ ناخۆش لێوان خان دڵ لە دڵنەی خەیاڵ نەکەی ئەمامەی تۆ خەوت بێت و بێ ئاگاوێ تۆ هەنجیر بخۆیت و منیش مێژ لە دەمەم دەرکەم من هەوڵ کەسی سلێمانی بووم کە هەنجیری قەڵاتزیەم خواردووە بە دۆی پڕ لە شویتە و بە نانی تیریەوە لەبەرەوە نۆش بێ و نۆشمان بێ ئینشەڵڵا دایکی محەممەد کاک محەممەد چۆنی دایکی محەممەد حاڵ و ئەحواڵەکە دەموباسان ئەحواڵتان باشن تۆ ئاگا لە دایکی هەرزاڵە چکەتنێکی ناوەتەوە وەرە ئاگیان بێ کاک محەممەد لە چەند وەرێگرێ نازانم لە کوێ وەرێگرێ چی لە شوێ وەرەگرێ نازانم ئەوی زاعیوە لە کوێ وەرێگرێ 94.1 بە کوڕەکە بڵێ بڵێ بۆم خەرە سەر 94.1 لە FM ڕادیۆی گەڕیان FM ڕادیۆی گەڕیان 94 94.1 تەواو 94.1 بێ قەزابی یاخوا چلورە و لە وڵاتەکەیان نەیە ژەمە یوتوانەوە ئەمە ئەم 94.1 بۆ وەرنانەگیریە گۆرم بەیانە خەری بۆ دوو پەنج هەمووی بقرتێنێ بۆ وەرە قیمەمانەکرد دای لە پەنجەیەکی خۆی پەلەفەن فوریای خەستەخانەمان خست سەحاریان لێدا خۆی ماڵەکە نەشەوێ ڕۆژە لەسەر ئەو نەوسا یا یەکێ نوقسانەکەی یا خۆی نوقسانەکەی دایکی هەرزاڵ ئەیوو کاکە گیان ئەیوو لە ماڵی مامۆستا هادی و خێزانی محتەرەمی ئەیوو پەتاتە و قوبڵی و پڵاو و ساردی و ماستا و ئەیوو ئەیجا چی نەخواردووە وەڵا ڕازەکە دوێنێ لە جێوێکی خۆش ئاوینە بوومان ڕۆیشتین بۆیە یەک دەمەتەقەیەکی خۆش حتا تەعای چواری نو لە ئێمینە چواری نو گەڕاینەوە ماڵ ئەوا بێ بۆ جەماعەتە کۆ کردینەوە ئەمە چێ بوون دوێنێ نیوەڕۆ وەڵا هەر بوو دایکی هێرزاڵ کچەکەی خۆم بوو تر ئەوانی جا خۆیان کچەکەی و خۆی بوو کاکادی قسەی خۆشی بۆمان کرد و باسی براکەی توێشی کردی ئەیناسم ئەوچی ئەو سازۆ بڕێخوا حافیز عەمری خوای گەوتی ئەوەی ئەیناسم حاجی حەمە سەعید برام باشێویشی کرد وەڵاتی ئەیناسم ماڵی ئاوا بێ یاخوا جا باشە دایکی محەممەد هێشتا لێبڕینی موچە ماوە تۆ یاوتە بەسەر ماڵانە جا خۆ دوێنێ وتیان لێبڕینی موچە نەماوە لەوانەیە تۆ ماڵبیۆری نەکەی ئاوی کاک محەممەد گۆشتی قوربانی منەتی نییە بەڵێ 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 ماشەڵڵا ئەم جەژناڵێن وەزعی باش بووە لە گۆشتی قوربانیە وەڵا خوانەی بڕێ ئەرێ وڵات تەقریبا نۆ کۆمان بۆ هاتێ خوانەی بڕێ قوربانی چاکرا و بڕۆی بەرماڵەکیش بەلاشەیە گۆشتی قوربانیە منەتی زۆر تەوا خەڵا خێری هەموو لایە بنووسێ ئینشەڵڵا ئامین یا خوای گەورە ئەرێ کاکە تۆ سیعری ئەم سەر و پێپاکردنەوە بۆ وەرنەگرتین وەڵی سەربی پاکردنەکە هەموو ڕۆژ عەرەبەکە داتە ئێرامەت عەرەبی نازانم پێی بڵێم چی و عەرەبی کۆرە بێ قەزابی یاخوا بڵێ پاچە بژگت پاکەکەی بڵێم چی کاکە سەروپی عەرەبی پێڵێ پاچە ئەی ئەوتم پاکێ بڵێم پاچە پاکەکەی بژگت فلوس پاچیەکەی وەڵا ئەو ڕۆژە لێرا و گۆشتەوە و ئەڕوا لێرا وەڕەت وەڵێم یا بە پاچە بلچەند پاکەکەی بژگت فلوس پاچیەکەی بێگم بێش فلوس پاکەکەی ئەشوانی بڵێ ئەلپاچە بێش پاچە بێش یعنی بەچەند بێش یعنی بەچەند ئەی پاچەی خۆیان لێ بخۆ پاچەی بۆ بۆی لاماوە ئەو بزان هەیشیانە کۆرە کاکە تو هەر لە خۆتەوە برا هەردوو نەوعەکەیان هەیە من وان بیستووە
والله لەوە شارتیان دیە با ئەمڕۆ بداتە ئێرە پرسیاری لێ یەکەم پرسیارێکی لێ بکە کاکە بۆ پاییز ئیشمان تەیەکەوێ ئەنجا ئەزیەت نەبێ پێشی بڵێ ڕەس گۆلک بێش پاچی یەکەی بڵێم چی ڕەس گۆلک یعنی سەری جۆرەکە ئەگەر سەری جۆرەکەی بۆ بەرین بە چەند پاچی جۆرەکە و جۆرەکە چێڵ بەقەرە ئەڵێم ڕاستی بەقەرە بێش پاکێکەی ئەتەواو ڕەحمەتی لێ بەس بڵێ بەقەرەکە زاحیکە نییە بڵێ کاکە ڕەز بەقەرە بە چەند پاشیەکەی ئاوای چێگەی خودم ڕاستی بەقەرە خۆیان زانێ سەر و بری جۆرەکەی تەواو بڵێ ئەو بەقەرەیە کە لە ناو پەنیری سێگۆشەیە هەیە بەس بڵێ ئەم بەقەرەیە ئێمە قەرزار بوو ناتوانێت پێ بکەنیە دەی کاکە ئیشەڵا ئەڵێم بەرەو هەڵەبجەیەکی بوو ئەەکەین لەگەڵ دایکی هەرزاڵ و دایکەکانی ترا ئەمەکەی وەڵا با تۆزێ هەر تۆزێ فێریی کرد لە دەمی پاییزا ڕۆی بابە ئەمەیان حسابی جیایە ئەمەیان هەر کەسە و بە مەنزۆڵ و کەوژیری خۆیەوەیەت ئایوەڵا مەمنونی یا ئیشێکی ترەکەین ئەی بەمەی لەو زێوە نەچین بۆ ماڵدایکی ژیار بۆ هین بۆ زێوێ بۆ زێوێ هاتوو بەس لەبەر باری با تۆزە فێنکە ئەدە با فێنی کەڵام ڕۆشتن بۆ ماڵی دایکی ژیار لەگەڵ دایکی هەرزاڵ ماشەڵڵا جێوێکی خۆش قەبرێکی گەورە هەمووی کرێ سیە و کورە گشتی لێ هەر هەستەکن سەیری کەی بەڵێ کاکە زێوێ گاڵتەی پێ ناکرێ منتیقەیە نەگاڵتە اینجا دایکی ژیاریش دەبێت کە ئاڵێ قازێکم لە مژەمیدیا بۆ وەڵگرتووی بەس بە دایکی محەممەد نەزانێ گوتی قاس ناخۆم تەواو کاکەجان ڕێککەوتی دانابوو خەری دەشتی دانابوو هەمووی لە ناو باخەکای قیڕان تمتە کام حەمەلەکە گوێ لە سەوتێ کاکە ڕێککەوتی ئینشەڵا هەم زێوێگەکەین هەم لای گوڵان و باوە کۆچەک و ئەوانەی هەڵەبجەش منجەڵە یەخینە سەر برنج و شلەکە لێنین ئینشەڵا بە ئیزنی خۆیان باکات لە جەماعەت نەگرین کە خۆشحاڵم قسەم لەگەڵ کردی سڵاو و ڕێز بێ بۆ ساسی بەرنامە سەرسەرم دایکی محەممەد ئێمەش سڵاو و ڕێزمانێ بۆ هەموو لایەکتان و یاخوا لە خۆشییا بن یاخوا تۆش خۆشی ببینی خوا لەگەڵ خوا حافیز بێ یاخوا سەر چاوەکەم کاکا با بچینە لای پەیوەندێکی تر بزانین چ کاکە برایەکمان لەگەڵایە کاکە دەست و چاوتان خۆش بێ بۆ کۆمنتەکانتان بەڵێ قوربان کێمان لەگەڵا ئەلۆ کاک محەممەد باشی بە قوربان چۆنی کاکە محەممەد ژیان حاڵ و ئەحواڵی جەنابە قوربان و خاوە حەمەتاو و ڕێزمانێ بۆ جەماعەت یەک بە یەک سەرسەرم قوربانە بم یەخوا بەخێر بی سڵاو و ڕێزی تایبەتیمان هەیە بۆ مامە جەزای گۆڵ مامە جەزا گوڵی هەموو لایەکە ئەرە بەخوا گوڵی هەموومانەگەرە و نەبێ ئەم ڕادیۆ پاکە ئاوا لەکوێوە ئاوایەمە گوێمان بەم سڵتە خوشە نەبێ بەڵێ زۆر تەواوە بەڵێ زۆر ڕاستە ماڵی هەموو لای ئاوا بێکەوە ئێمەی کۆ کردوتۆ جارێکی تر و بەو هیوایی بە هەمومانەوە کاک محەممەد جان ماڵی خۆمان پاکەینەوە قوربانمەی کەرێشکان چۆنن باشن وەڵڵاهی کاکە محەممەد جان کەروێشکەکان لەخوا بە زیابێ لە تریقی خۆیانان خوا بەزیاوجان لێبڕینی مەعاشەکەی وەرزام نابڕێ کاکە حەمەتاو قوربان لێبڕین تەواو بوو ئیتر بەرەو خەبەری خۆشەچین ئیتر هەواڵە ناخۆشەکان واز لێ ئێنین کابراایکی خزمان هەبوو قسەیەکی خۆشیە کرد ئەو وایە ئەی خوا ناخەوە درۆوە خوا ناخەوە درۆ بەشم خوای گەورە ناخەوە درۆ ئیشەڵا باش ئەم وەزعام قوربان ئیشەڵا ئێمە هەتاوەکو بە تەمای ڕەحمی خوابین هەر وەزع هەر باشە بێ ئیشەڵا ئەو ناخۆشانە لەسەرمان لا ئەچێ ئیشەڵا بەرەو ئارامی ئەچین مژدەی ئەوەتان ئێمێ ئیشەڵا لە دەمەوفێنچیە دەمەوفێنچی بازاڕی هەژاران و کاسبکارانی ژەبێ بازارە بژێتەوە ماوە تۆ سەر خۆمان کاک محەممەد ئەو ناڕەحەتەی کە کاتی خۆی ئێمە دروستمان کرد بە دەستی خۆمان لە بەروی پارەمان پێبوو دووبارەی نەکەینەوە ئەو ناشکوریە ئەو نائینسانیە هەنێ نائینسانی بوونمان کرد کە ئیشی ئێمە نەبوو نەبوو بمان کردایە دووبارەی نەکەینەوە بۆەوەی خوۆش ڕەحممان پێ بکە ئامین ئامین وەڵای دەخوای گەورە باشی کە ئیشاڵڵا هەریەوە پێوەی بن ئیشاڵڵا باشە بێ هەڵە حەمەتاو کاک محەممەد جان خراپترین شت لە ئینسانە کفری نیعمەتە فعلا وایە با ئێمە ئەگەر 4 دینار هاتەوە جیرفانمان ئەوەی لە ڕابردووە کردمان با دەرسی لێ وەرگین لەم قەیرانەیە دووبارەی نەکەینەوە وەڵای تر بەس خوای گەورە بۆمان ئاسانکە خاڵە حەمەتاو زۆر خۆشحاڵم پێم قوربان خوای گەورە فەرمێ تۆ ئاسانکاری بۆ خۆ بکە و تۆ خۆ ڕەحم بە خۆ بکە
منیش ڕەحمە پێەکەم. ئینشەڵڵا خاڵۆ زۆر خۆشحاڵم سڵامەیە بۆ برادران یەک بە یەک. کاک محەممەد جان تۆ برای عزیز و خۆشەویستی ئێمەش ڕێز و احترامی تایبەتمانەیە بۆ جەنابە ئینشەڵڵا هیوای تەندروستی باش و لەش ساغی بۆ خوازین. ئینشەڵڵا براگەن کات نەگرم بۆ برادرێکی تر خۆش بێ. سەرسەرم کاک محەممەد جان سەرچاوم ڕێزمانەیە خۆشحاڵ بووین جۆمان لە دەنگە بوو سەرچاوم خواحافیز بێخوا. بەڵێ عزیزان ئێمە پێویستە ڕابردوو لە بیر نەکەین. ڕابردوو بیرمیەنەوە بیر خۆتان 4 دینارمان لە گیرفان نبوو چیمان نەکرد، زۆر شتی ناخۆشمان کرد، زۆر شتی نابەجێمان کرد، زۆر بێڕێزیمان کرد. بێڕێزی لە ئینسانەکانیش دەرچوو، بێڕێزی گەیە ئاسمان. با ئەمە دەرسێ بێ تکایە با دووباری نەکەینەوە. کورە ئینسانەکە خۆی ئینسانە، پارە هەبێ نەبێ ئینسانەکە ئینسانە. من هەموو جارێ وتومە ئینسانەکە خۆی گەورەترین سەروەتە، پارە هیچ بۆ کەس ناکە. باوەڕت هەبێ پارە ناتوانێت دوقسەی خۆشە بۆ بکە، ناتوانێت دڵی خۆشکە، ناتوانێت تەندروستی باشکە، ناتوانێت لە بەڵاو نەخۆشی و ئافات بە دوورکە. زۆر عیبە پێشتر وەختی پارەبارینەکە زۆر عیبەمان کرد، زۆر ئیشی ناخۆشمان کرد، زۆر ئیشی نابەجێمان کرد، زۆر دڵی خەڵکمان شکان، زۆر تعلیقمان لە خەڵکی هەژار و لەوانەیە. تعلیق گەیەوەی گەیە سوکایەتی بە ئینسان لەبەرەوەی 4 دیناری پێ سوکایەتیمان کرد بە گۆشتی بەرخ و مەڕ و کار و قەل و قاز و ئەمانە. با سوکایەتی پێ نەکەین، با ڕێزیان بگرین بۆی چێژمان بەرێ. تۆ گەر ڕێزی قاز نەگری احترامی نەگری باوەڕ کە چێژ نایەتێ. عزیزان و خۆشەویستان ئەزانی چیە لەو دووبینی خۆمان بێ خومی ئاوە خۆمەوە و یەمەوە خزمەتتان. سڵاو پیاوەکە بەخێر بیتەوە ئەو چۆن وازوو هاتوویەوە. سڵاو لە تۆ شەر بژیت وەڵی بڵم چی زۆر زوو تەواو بووم هیچم نەما دوکانەکەم داخست و یەکسەر گەڕامەوە بۆ ماڵەوە. بۆ خێر؟ وەڵا ئەوەی ڕاستی بێت چەند ڕۆژێکە لە ڕادیۆی میلی گەڕیان ڕێکلامم بۆ چێشتخانەکەم کردووە. ئەمە زۆر بەسوود بووە من 2 ڕۆژە بازارم زۆر فەرقی کردووە. حەک لەخوا بەزیابێ پیاوەکە زۆرم پێخۆشە. بڕوات هەبێ منیش ڕۆژانە لە کاتی چێشتێنانە بەس گوێ لە ڕادیۆی گەڕیانەگرم. وەڵا ڕادیۆی گەڕیان ئەو گۆرانی قەدیمانە لێ دەداتەوە. هێندێک گۆرانی هەیە هەر نەبیستراوە بۆیە زۆر خۆشە. مشتریەکانم زۆر دڵیان بە ڕادیۆی گەڕیان خۆشە کە لە چێشتخانەکەمدا گوێیان لە گۆرانەکان دەبێت. بڕوات هەبێ ئەگەر تۆ گۆرانیەکانی ڕادیۆ ملی گەڕیان لێی مشتریەکانیش باشتر بە دڵیانەوە ئەنووسێ. ئەو ڕێکلامکردنە لە ڕادیۆی گەڕیان ئەزانی چی بوو بۆ من؟ بازارم زۆر جوڵاوە ئەبێ بچم پێیان بڵم جاریشی تر ڕێکلامەکەم بۆ دووبارەکەنەوە دەستیان خۆش بێ و سپاسیان دەکەم. ئەک لەخوا بەزیابێ پیاوەکە زۆرم پێخۆشە. ڕادیۆی میلی گەڕیان. باشە برا بەسەر چاو ئێوە بێخەم بن بارەکان جوان داگرن لە مەخزان یەمە وەلاتان جارێ خواتان لەگەڵ کەمە مەشغوڵم. پیاوەکە هەر ئاگاو لە مەخزن و بارەکانە نەبێ. ئای ئەمە یانی چی ئافرەت؟ مەبەستم لە مناڵەکانە ئەبێ لەمە و دوا زیاتر ئاگاو لێیان بێ. باوەڕ ناکەم تا ئێستا بێدڵێم کردبن لەمە دواش هەرچیم پێ بکرێ هەر لە خزمەتیان نابم. دەی خۆی گەورە تۆمان بۆ بهێڵێ ئەوە ئامادەی بڵندی ناحکومی دەستیان کردو بە ناونووسین بۆ پۆلەکانی 10 و 11 و 12. خاتۆنم باوەڕ بکە من زۆر خەمی پەروەردە و داهاتووی مناڵەکانمە. خەمە نەبێ ئامادەی بڵند خوێندنگەیەکی هاوچەرخە هەرچی مامۆستای بەتوانە و لێ هاتوو هەیە لەوێ پەروەردەی مناڵەکانمانەکەنوانە ئەڵێنەوە. ئێوەڵا زۆرم بەدڵە ئارا و یارە با هەردووچان لە بڵند بخوێنن. ئەی ڕەحمەتی لێبێ منیش بۆ ئەو دوانم بوو لە ئامادەی بڵند بە شێوازی سەردەمیانەوانیان پێوترێتەوە پەروەردەیەکی جوانەکرێن دڵنیام لە بڵندەوە نمرەی بڵند بەدەسەهێنن.
ئای خاتونم خۆ من نەمتوانی بەدڵی خۆم بخوێنم و ئەو کۆ لە جاڵ بژێرم کە خەونم بوو تو خۆ با مناڵەکان وەکو من دڵیان نەشکێ یاخوا هیچ کات دڵێ نەشکێ پشت بەخوا و بە هەوڵی مامۆستایانی دڵسۆزی ئامادەیی بڵند مناڵەکان حەزیان لە هەر کۆلێج و بەشێک بێ بەدەستی هێنن لە هەمووی گرنگتر نرخی ساڵەکانی خوێندن لە ئامادەیی بڵند لە هەموو شوێنەکان هەرزانترە و ئۆفەری زیاتریان هەیە لە سوودی خوێندکارەکانیان کەواتە چاوەڕێ جیەکەی بۆ هەر ئێستا پەیوەندی ناکەیت و مناڵەکان داغڵ ناکەی بە چاوان ئەها ئەوە ژمارەکانیانە 0 775 006 یان 053 331 21 48 ئێستا پەیوەندی ئەەکەم و هەردووکیان ناونووسەکەم ئامادەیی بڵندی ناحکومی ئامادەیەک بۆ گەیشتن بە کۆلێجی خەونەکانت سلەیمانی گەڕەکی چوارچرا خوار کەنیسەکەی چوارچرا سلاوێکی گەرم و گۆڕ لە هەموو لایەک بێ ئیشەڵا بەرەو فەرەحی بەرەو دڵخۆشی بەرەو بژاردنەوەی بازاڕی هەموو لایە بەرەو بژاردنەوەی کەسابەتی هەموو کاسبێک ئەچینە خزمەت دایکی ڕێیان بەڵام پێشەوەی دایکی ڕێیان وەرگرم با بیرمان نەچێت ئەم 4 دینارە با تووشی لوودبەرزی و ڕۆحزلی و خۆ بە زلزانین و خۆ بە ژزانینمان نەکا چونکە بیرمان نەچێ هەر هەمومان سایەی ژێر ئەو گڵەی نەتیجەی هەر هەمومان ژێر خاچین لەبەرەوە ئەو دەمەی کە لەسەر خاچین بە ڕێزی یەکتری بگرین یەکتریمان خۆش بوێ هەمیشە لێبوردە بین چکە بیرە نەچێ هەموو دەقەیەک تۆ پێویستە بەوەیە خوا لێو ببوورێ خوای گەورە کاتێ لێ دەبوورێ کە تۆش لە بەندەکانی ببووری با شت گەورە نەکەین با خەمی دڵمان زیانەکەین خەمەکان بڕەوێنینەوە با قسەی خۆش لەگەڵ یەکتریا بکەین و دەمەتەقی خۆشکەین و مەجلیسی خۆش بگرین چونکە دنیا 3-4 ڕۆژێکە ئەوەنە نییە دنیا خەوی لێ دەرکە نەخۆشی لێ دەرکە مناڵی لێ دەرکە کێشەی لێ دەرکە ئەوەنەوە بۆ نامێنێتەوە ئەوەنەیە فەیلسوفێ گەڵێ هەموو تەمەنم ئەگەر لە گەورەیە بێ بەشی پێکەنی ناکە تێناگەم ئەم خەمە لەکوێ جێ ئەکەنەوە چۆن مەجالتان هەیە با بچینە خزمەتی دایکی ڕێیان کۆمێن نووسە بە ڕێزەکان ئەزیزان و خۆشەویستانم ئیشەڵا ئەم جارە بێتەوە بە چەکوتفاقی پڕەوەینەوە هەم من عینەکەکە عینەکێکی تایبەت ئەمڕۆ ئەهێنم کات جەزاش خواڵ ناگرێ زۆری پێوتم وتم کاکە منەوەی ماڵەوەم زۆر بێ عیبە بەڵام لێتان نەشارمەوە بیرم چوو یعنی بە کوردیەکەی بە ئەمەنە ئەم لاولا نەکەین عینەکەکەم بیر چوە یەکەم دووهەم ئەم مۆبایلەش ئەبێ بە ئایپادێکی گەورە ئەو وەختە وازەحە بێ ئەو وەختە کۆمنتەکان زیاتر بەرنامەکەمان ئەڕازێننەوە من قەرزارباری هەر هەمووتانم کە عزیێتان کێشاوە کۆمنتان نووسیەوە بۆ بەرنامەکە و دەستخۆشیتان لێ کردوم و وەختتان لە خۆتان گرتووە قەرزاربارتان کردم دوعای بەخێرتان بۆکەم ئینشەڵڵا دایکی ڕێیان دایکی ڕێیان جۆ لێمە دایکی ڕێیان مەرحەبایەکی گەرم و گوڕ لێبێ السلام عليكم. عليك السلام ورحمة الله خوشك برزكم يا أخوة بخير بي يا ربي بي ود نازم ورقت ونازق لقل كابال لجاكي أي باو كجان جاي ساكي إيه تقلي وقلي كاري أنا والله إيه دي باشا كاكا مالا أبي مش لقل كردين ألو كاكا محمد سوني كورا نازا خان تو خوشكي برز وعزيزي مني خاصة كان دو خوشي وبرنامج أو بو غيبات مكي ها چيا؟ بو غيبات مكي خود جملية ايه باشا نازا جان ازاني چیه پیشتر دایکی هزال و یا دایکی محمد بو وتی نازا گلیه لیو گلیم زوره والله دست خوش به دست باسکم چای دایکی هزال ما سکم قربانی بم والله راسك وتم دويني كاق محمد أظن شون لا إيه تخشك زور باجني أبي هرد صنع راديو كبير أبي هرد أهل شون من على لقريصم كأيهني تو أتتو شون يخون يتلحرك الراكيتي أبي لم كن بكون بدأ بقرين تخشك كاكا جان يعني
نازەخان ئیشەڵا بە سپۆنسەر و ئەوانە پەیاکەین بۆ خۆمان تۆزێ رادیۆکەمان لێو ناشارمەوە رادیۆکەمان سەربەرزە بەڵام هەژارە ئینشاءالله دەوڵەمەند دەبێ ئینشاءالله بە وتە جوانەکانی هاوڕێیان وتە جوانەکانی خۆتان هیوادارم زۆر نەچنە ناو سیاسەت قسەی جوان باس بکەنی تر دایکە بە ڕێزەکانمان دایکی هەرزاڵە دایکە بە ڕێزەکانە کەسە بە ڕێزەکانی کە وتەی جوانیان پێەیە ئینشاءالله هیچ کاتێک ئێمە ناچنە ناو سیاسەت واز لێ بێنین کۆمەڵێک شتی دنیای ئەمە ینی بۆ خۆشی بەڕاستی بەرنامەکە زۆر لە هاوڕەکانمان زۆر شتی جوانیان پێەیە بە ئەمانە ینی لەگەڵ ڕێزم بۆ تۆ بۆ هەموو بیسەران با زۆر لەسەر هێڵ نەمێنینەوە نازەخان تۆ بۆ گلەی لە دایکی هەرزاڵ و ئەوان ناکەی دوێنێ نیۆڕۆچوون لە ماڵی مامۆستا هادی پەتاتە و پڵاو و قوبولیان خواردۆ بەبێ بە تۆ بڵێن ئاگادار بووم بە منیان نەوت بە چەند هاوڕێکی تریان تۆ بەڵام ئاگاداری ئەو دایکی هەرزاڵ ڕێزی هەیە قەینا هەرچی ئەو بیخوا من ژێ خۆم ڕێزیانە دایکی ڕێیان دایکی هەرزاڵ دایکی محەممەد قەینا جەمێرێ نازەخان مبم لە جیاتی تۆ لە ڕقی ئەو دایکی هەرزاڵ و دایکی محەممەوە لەو پیرەمەگرونە قازێ لێنم بە برنجی کوردیە و ئەم حەمەتاڵەش بانگەکەی والله لە خزمەتتان زۆر سپاس بەڵام دایکی محەممەد داوت ناکەم دایکی ڕێیان دایکی هەرزاڵ لە خزمەتیانە بۆ کاکە دایکی محەممەد چی کردووە دایکی محەممەد داوت ناکەم کورە بابە 4 ڕۆژی تر کابرای عەرەب دراوسێتی ئەوی سەرروپێکە پاکە بەڵە فێری عەرەبی کەم بەخۆ فێم بێت تا عەرەبە ئاخر ئینجاڵم 4 ڕۆژی تر تۆش ئیشت تێیەکەوێ تاقمێ سەرروپێ بۆ پاکە نەبەخوا سەرروپێ پا ناکەم من پێویستم پێی نابێ ئینشاءڵڵا نازەخان ئەم بەرنامەیە من لەگەڵ قسەکەی تۆیان با دوور بین لە بۆڵەبۆڵ و گلەوی و باسکردنی سیاسەت و هەرچیشتی ناخۆشە با دوور بین لی با 4 قسەی خۆش و 4 قسەی بەسوود بکەین دەستەکان خۆش بە من خۆش حاڵم کە دووبارە گوێبیستی ئەم کەسە بە ڕێزانە هەر هەموو دەبێت جیاوازی کۆمێن نووسەکان هەر هەمووی پێوە ئەوانی کە پەیوەندیەکەن هەموو خۆشەویستم ناینازم ڕێز و خۆشەویستیم بۆ هەر هەمووتان هەیە ببێ بەڵام هیوادارم شتی سیاسەت ئەوەندە بەخۆ مێشکمان تێکست و بەدەست سیاسەت و کۆمەڵێک ڕقلەیەک داگرین قسەی ناشا بەرامبەر بێ بکەین با دڵمان گەورە بێ باوتەی جوان لەیەک لە دایکە بە ڕێزەکانمان لە کەسە بە ڕێزەکان ینی شارێکی خۆش بێت وتەیەکی جوان بێ ئەمانە زۆر جوانە دەستان خۆش بێ لێرە چای دایکی ڕێیان مازەکەم دایکی ڕێیان بەڕاستی کەسێکی زۆر ئازایە یعنی بۆ هەر شتێک بێمە ئەگەدارەکاتەوە ئەزێ دەکێشێ نازەخانەکە تۆ بیرن نەچێ دایکی ڕێیان لە ژێر سەرپەرشتی سەرکردە مامۆستا عومەرایە هەر ئەبێ ئازابێ دەستان خۆش بێ هەمووتان هەر ئازان هەمووتان هەر چالاک و تێکۆشەرن بەڕاستی هاوڕەکانی ئێمە ئینشاءڵڵا کەسی بەڕێز و باشن ڕێز و خۆشەویستین بۆ هەر هەمویان بەبێ جیاوازی بەڵام کاک محەممەد ئەڵێی باسی قازت کردی قاز بۆ ئێستا خۆش نێ بەڕاستی کۆرە باوکو منش ئیستا ناڵم ئەڵم پاییزێکە فێنیشی کرد هەر لە ڕقی ئەو دایکی هەرزاڵ و دایکی محەممەوە قازێ لێنێ بە برنجی کوردی و لەتکە نۆک و کشمیشەوە ئەڵێم با ئەو قازە بخۆین و بڵین کاکە ئێمە ژەهاد مەجلیسمان دروست کردووە نا دایکی هەرزاڵ بێ لە خزمەتیان هەر لە سێ قازەوە دایکی هەرزاڵ دایکی محەممەدیش خۆشەویستە لە خزمەتی ئەویشە هەموو دایکەکانە خێنە سەر سەرمان نایێرم باس بکەم هەچەند گوێشی لێنی تر نایێرم باس بکەم ئێمە کاکە ئێمە نازەخان هەموو دایکەکانە خێنە سەر و سەرچاومان هەموویان گەورن هەموو دایکەکان خۆشەویستی دایکی هەرزاڵ دایکی ڕێیان هەموو دایکە بە ڕێزەکان خۆشەویستی ئێستا لەگە ڕێزم کاک محەممەد یەک شت هەیە ئێمە ماشەڵڵا خوانەی بڕێ گۆشتی گوێرەکەمان زۆر بواتە بۆ قوربانی یعنی گۆشتی خێرتان زۆر بۆ هاتووە زۆر ماشەڵڵا دەکەوابی ئەم ماوەیە خەریکی شفتە و کفتە بن هەر بەردەوام کفتەکە ئێستا گەرمە وەڵا بەس شفتە بەردەوام خوانەی بڕێ هەیە خوا تێشینیا بەم کەوەر و کەرە و زەوە ئەرە وەڵا تۆ زەبەتانم بێ ئێوە ناخۆش خێری هەموو لایە بنووسێ ماڵی هەموو لایە ئاوا بێ کە هەر کەسێ ئاگای لە ماڵە هەژارە یاخوا خێری بنووسێ و ماڵی ئاوا بێ ئینشاءڵڵا یا ڕەبی خوای گەورە تەمەنی تۆش درێژ کە و دەستی دایکی ڕیانی ماسە کەمە لێرۆتام شوێت ئازێکی کێشا و پەیوەندەکەی بۆ وەرگرتم مازەکەم هیوادارم پەخشەکەش ئینشاءڵڵا لێرەش باش بێ و وەک جاران گوێبیستی بەرنامەکان بینەوە وەڵای تر ئینشاءڵڵا چاوەڕێی سپۆنسەر و ڕیکلام و خێرخوازانین پشتگیری لە رادیۆکەمان و پشتگیری لە بەرنامەکەمان بکەن بۆ ئەوەی بتوانین پەخشمان بگاتە هەموو شوێنێ
پێش بەخوای گەورەیە ڕبی تەمەند درێژ بن من زۆر کاتم کوشت و داوای لێبردنتان لێکم هیوای تەمەند درێژیت بۆ خوازم هیوادارم خوای گەورەتان کە و باریش لێ نستێنێ لەگەڵ ئێوەیە ئیشەڵا لەگەڵ مناڵی هەموو میلەتی کووردا و نازەخان بێ پەیوەندیمان مەکە سەرسرم نازەخان دایکی هەرزاڵی گوڵی ژەکەم کە گلەیەکە منی گەیاندە لێرە چاوەکانی ماسەکەم خۆشەویستە تۆ خوشکی بەڕێز و خۆشەویستی ئێمەی بەڕێزی سەرسرم عافیزە بێخوا سەرچاوم بەڵێ ئازیزان وەکو عەرزم کردن ئەم دنیاە خۆی ئەوە ناهێنێ ئێمە هەر هەمومانەوە ئەزانین بەس من لە یەک شت تێناگەم ئێمە لەسەر قەبرانە گەڕێینەوە کە مردووە گەنێژین ئەم کۆرۆنایە لە ئارایەیە دنیای شت حادیسە لە ئارایە قەزا و قەدەر لە ئارایە هەیە ئەمانە هەمووی لە ئارایە کە چی ئێمە هەر باوشمان کردو بەم دنیاە ئێمە هەر خەریکی حسابکردنی پارەین سەری مانگ چەند وەرەگرین و چەند ئەهێنین و چەند لابین و چەند کۆکەینەوە و چی بکەین و چۆن خانوەکە بکەین بە دووقات و چۆن تەلارەکە بەرزکەینەوە و چۆن پایەکە پایی چیمەتۆ بەرین بە ئاسمانە و چۆن یعنی ئینسان بایی ئەمەنە هیلاکەتی ناوێ پێویستی بەمەنە هیلاکەت نییە ئینسان فەیلسوفێک پێم وابێ ئەبوو عەلای مەعەڕیە ئەڵێ هەموو مەسرەفی ئینسان لە تێنان و قومێ ئاوە هیچی تر نییە نان و ئاوێکە هەبێ ئیسراحەتێکە هەبێ لەش ساغەیەکە هەبێ ئەمە هەموو ژیانی کەرامەتی ئینسانەکانە پەیوەندی تەلەفۆنیمان هەیە کاکە زۆر مەسەلەی کۆرۆنا بەڵێ زۆر زۆر خراپە ئەم ماوەیە ئەبێ زۆر بەوردی ئاگایری یەکتری بین ئاگایری خۆمان بین تکاکەم ئەم ماوەیە با سەردانیکردن واز لێ بێنین با بە ڕێیت لە ڕێی تەلەفۆنەوە هەواڵ یەکتری پرسین با قەرباڵغی دروست نەکەین وەزارەتی تەندروستی هۆشداری یاوینەتێ کە کۆرۆنا بەرەو هەڵکشانە ڕوا ساغ و سەلامەتی خۆمان لە هەموو شتێ لە پێشترە لە هەموو شتێ گرنگترە بۆیە زۆر پێویستە ئێمە ئاگامان لە تەندروستی خۆمان بێت هەم خۆپارێزیشی جددی بکەین لە کۆرۆنا هەم خۆپارێزیشی جددی بکەین لە کۆکردنەوەی ماڵی دنیا چکە ماڵی دنیا ئینسان هیلاگەکە ئیسراحەتی لێ ئەسەنێ ئینسان مەشغوڵ ئەکە کە مێشکی مەشغوڵ کردی مێشک نابێ مەشغوڵ بێ بە ڕقەمەوە مێشک ئەبێ بە سیرکردنی سروشت بە چوونە ناو سروشت بە ئاوی کانی و ئاوی کارێز و سیرکردنی شاخی ڕەنگاوڕەنگ و دەشت و دەر و مانگە شەو و ئەستێرە و ئەمانەوە مەشغوڵ بێ چونکە ئینسان پێویستی بەردەوام پێویستی ببینینی ئەو شتانەیە تۆ دیقەت بە هەر پارەدانێ پارە سەیریکە چاوە هیلاگە بێ سروشتی وایە تەبیعەتی وایە پارە ئەبێ لە کاتێکە پێمان بێ کە پێویستمان پێی بێ کە زیاد لە پێویست بوو ئیتر هیلاکە دەکات چکە بێت جێی بۆ بکەیتەوە ئەبێ ئەم پارەیە دای نەنێ بێ ئیشیی بۆ دۆزیتەوە کە ئیش بۆ دۆزی و پێوەی خەریگەبی پێوەی مەشغوڵەبی پێوەی هیلاگەبی کە پێوەی هیلاک بووی ئیسراحەتەکەی خۆت بیر ئەچێت دەبەتەقەیە لەگەڵ ماڵ و مناڵە گەشتکردن لەگەڵ ماڵ و مناڵە ئەمانە کاتت لێ ئەو کاتانەوە نابێ کە تۆ کاتت نەبوو یاری لەگەڵ مناڵەکە تا بکەی مانای وایە تۆ لە ژیان لات داوە بۆیە ئێمە نابێت کارێ بکەین هەموو شتێ بکەین لە بێناوی پارەیە بەڵکو ئێمە بێت کارێ بکەین پارە سرف بکەین لە پێناوی هەموو خۆشیێکی خۆمانە ئەم سرفکردنە بەدەستگیرۆی هەژارانە بەدەستگیرۆی لێ قەوماوانە بە دروستکردنی بنکەی تەندروستی و ئەو جۆرە شتانەیە خوێندنگە و هەموو ئەو جۆرە شتانی کە مرۆڤ پێویستێتی بە ئاوادانکردنەوەی گوندەکەمە بە ئاوادانکردنەوەی شارەکەمە بە خزمەت گوزاریە بەمانە ئەمە ئاسوودە دەکە بە دەر لەمە تۆ بێیت عکسەکەی بکەیت لە منی بگریتەوە غەشی تەرازوو بکەی وا بکەی درۆی بۆ بکەی بۆی پارە دەستکەوێ ئەم پارەیە خزمەتە ناکە ئەم پارەیە ئەبێتە بەڵاو ئەچێتە ملێ و هەر ئەم پارەیەش مناڵەکەشی ئیسفادەی لێ ناکە مناڵێک دڵخۆش نییە ئەگەر ڕۆژی 20,000 بێتێ لەوانەیە بەرامبەر بۆ مناڵێک دڵخۆش بێ کە ڕۆژی 1000 قاوەیی خەرجەکە بەڵام لەزەت لە شتەکە بینێ من کاتێک کچەکەم ئەچێتە مارکێتێ لە نێوان سینەوە عەنەسەلەیە نازانێت کامیان هەڵگرێ چکە من دایم وام ڕایەنا وەکو مناڵی خۆم بژی من بە مناڵی 100 فرسمە بوو ڕۆژانە بەڵام 12 دەبوو 12 هەر یەکەی بە 100 فرس بوو من زۆر ئەگەڕام لەنا ئەو 12 شتەیە کامیان قەرار بم لەسەر کامیان چکە بۆم هەموو یەک شت خۆم با مناڵیشمان وا پەروەردەکەین با خێزانیشمان وا پەروەردەکەین ئەزیزان و خۆشەویستانم چوارشەمە ئەم برا بچووکەی خۆتان یێتەوە خزمەتتان کاتژمێر 11 زۆر سوپاس جارێککە بۆ کۆمنتەکانتان حەزیەتتان کێشا قەرزاربارتان کردم مەمنونتانم پێزانم بە پەیوەندی تەلەفۆنی و بە کۆمنت با باسی ژیانی ڕۆژانی خۆمان بکەین
بە هەوڵ بین ئەو شتانی کە خراپە لای بەرین ئەو شتانی کە باششە بەرەو ڕووی بچین هیچ عیبێکیش نییە من لێرەوە داوای لێبوردنەکەم پێویستە هەر هەمومان داوای لێبوردن بکەین نەک خۆمان بەزل بزانین هەتا چوارشەمە 11 ئەم برا بچووکەی خۆتان یەتەوە خزمەتان ئەم کوڕی دایکانەیە یەتەوە خزمەتان بەخوای گەورەتان ئەسپێرم هەر ساغ و سەلامەت و سەرکەوتوو بن. ڕادیۆی گەڕیان دەنگی هونەرمەندان. ڕادیۆی گەڕیان دەنگی ڕستەنی کوردان. یا بووە با دۆستم یا بووە هاوکایە